بزن سەبارەت بە پرسی دەنگدانی تایبەت و پرسی هەڵبژارنەکان دەسما و لێر میوانێکمان لەگەڵدایە بەڕێز کاگۆگرچەتۆ ڕێکخەری گشتی تۆڕی شەمەز بۆ چاودێری هەڵبژارنەکان. کاگۆگرسلااو لەبێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان لە بەیانیەوە ئێوە لەگەڵکردنەوەی دەرگای بنکەکاندا بە ڕووی دەنگدەران چاودێری ناوەندەکان دەکەن. پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ زۆر سپاس بۆ تۆ و بینەرانی کورتسات. بێشک ئێمە لە سەرتاسەری عێراق لە ڕێی چاودێرەکانمان لە وێزگە و بنکانەی دەنگدانین کە ئەمڕۆ دەنگدانی تایبەتی تێدا ئەنجام دەدرێت کە ژمارەی گەورەی لە هێز ئەمنیەکان و سوپا و پێشمەرگە پێک دێت بەشێکی بچووشیشی لە دەنگدەرانی کەمپەکان کە دەنگدانی تایبەت شمولیان دەکات 26,000 دەنگدەرێکن. ئێمە بەگشتی لە چوارچێوەی ئەمڕۆ تا کاتژمێر 12 لە سەروی 1940 حاڵەتی جیاوازی پێشێلکاری یا سەرپێچیمان تۆمار کردووە کە ئەمانە خۆ دەبینەوە لە یەکەم نەپاراستنی با بڵێین نهێنی دەنگدان، دووەم بەردەوامێتی پروپاگەندەی هەڵبژاردن لە نزیک و لە دەوروبەری بنکەکان کە بەشێکیشی پەیوەندی بە حاڵەتی ئەو بەڵێنانە هەیە کە پەیوەندی بە کڕینی دەنگ هەیە کە لە ڕابردوو ڕامانگەیاندووە کە هەوڵێکی زۆر هەیە بۆ کڕینی دەنجی دەنگدەران و لەوێ دوای دەنگدان با بڵێن پارەکانە دەن بەو کەسانێک کە دەنگەدەن. هەروەها خاڵێکی تر کە سەرنجی چاودێرەکانی ئێمە بووە ئەوەیە کە ڕێگەنەدان بە چاودێرەکان یا بریکاری لایەنی سیاسی بەوەی کە بە ئازادی خۆی بتوانێت چاودێری ئەو پرۆسەیە بکات کە هەیە لە هەندێک حاڵەتی لەو بابەتەمان تۆمار کردووە. کارێکی تر تەخیربوون لە کردنەوەی بنکەکان یا وەستانی بە شکل ئامێرەکان کە بەداخەوە ئەو حاڵەتەش بەهۆی نەبوونی ڕایەنانی پێویستە لایەن کارمەندانی کۆمسیۆن یا ئەمە بە شێوەیەکی گشتی پێی دەڵێن ڕێکاری جیاواز لە جێبەجێکردنی ئەو ڕێکارانێک کە کۆمسیۆن دایناوە کردەی جیاواز کە ئەمەش جێی سەرنج بووە. چاودێرانمان بەردەوامن چاودێری پرۆسەکە دەکەن. حاڵەتی کە خوازرا و ئیجابیە کە کۆمسیۆن دەستی بۆ بردووە و کاریگەری هەبووە لەسەر ئەو ڕۆی دەنگدان، ئەویش ئەوەیە کە عادەتەن لە دەنگدانی تایبەت ژمارەی بەشداری فراوان و گەورەیە بۆی کۆمسیۆن کاتێک ژمارەی دەنگدەرانی لە 450 کەم کردوەوە بۆ 300 کاریگەری لەسەر وێزگەکان هەیە کە باشتر بۆ لەوەی هەیە و هەروەها خاڵێکی تر کە گرنگە ئەویش ئەبدەیتکردنەوەی ئامێرەکانە ئەو ژمارە زۆرەی کە لە ڕابردوو وەستانی ئامێرەکانی تێدەکەوت ئەم جارە باشتر بوون، ینی لە چاو هەڵبژاردننی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو کاریگەریە بە ڕوونی دیارە کە ئامێرەکان بە باشتر ئیشەکەن بە هیوان لە دەنگدانی گشتیش ئەم پرۆسێ بەردەوام بێ گرفتی ئەو توێنێتە پێش. هیوادارین هاوکارانی هێز ئەمنیەکان و لایەنە سیاسیەکان دان بەخۆ بگرن بەهێمنی ئەو پرۆسێ بچێتە پێش. ئەوەی کە با بڵێن هاتووە وە دەنگەدا بڕیاری داوە دەنگ بەچێ دەدا پێم وانێ لە بەردەمی بنکەیەک تۆ خێمەیەک هەڵدەی یا پۆستەر و یا کار دابش بکەی تازە ئیرادەی ئەو دەنگدەرە بگۆڕێ بۆیە بە هیواین تا دەکرێت با بڵێن مۆدێرنانەتر تەندروستتر پرۆسەیەک بەڕێ بکەین باشتر بێت لە ئایندە. بەو هیوایەن هەموو لایەک سەرکەوتون و دەستخۆشیش لە کۆمسیۆن و کارمەندەکانیان دەکەن کە لە بەیانی زووەوە خەریکن و ماندوون بە جێبەجێکردنی پرۆسەی دەنگدان. کاگۆگر ئەوەی کە چاودێریتان کردو لە ئەنتیمەکانەوە بۆ ئێوە دێت خروخاتی گەورە هەبووە، سەرپێچی گەورە هەبووە، ئەی سەرپێچیەک دیار بێ و زۆر زەق و نەشاز بێت. لای ئێمە ئەوەی کە بە پلەی یەک دێت و نەگونجا و نەخوازراوە مەسئلەی نهێنی دەنگدانە. نهێنی دەنگدان یەکێک لە پرەنسیپە نێودەوڵەتیەکانە، نهێنی دەنگدان لە یاسا و ڕێساکانی کۆمسیۆن هاتووە کە نابێت بە هیچ شێوەیەک فشار لەسەر دەنگدەر دروست بکرێت بۆی دەنجی خۆی ئاشکرا بکە. ئەوەی کە ئێستا دەیبین و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەداخەوە لە هەندێک شوێن ئیلتیزام بە بڕیاری کۆمسیۆن نەکرێت کە دەنگدەر نابێت مۆبایلەکەی بێنێتە ژۆر دەیبەنە ژوور و وێنەی دەگیرێ کە بەداخەوە ئەوە دیاردەیەکی نەخوازراوە و ئەگەریشی هەیە من لە بەیانیەوە ئەو بانکێشتە دەکەم کە ئەگەر سکاڵا لەسەر بنکەیەک تۆمار بکرێت لەسەر نەپاراستنی نهێنی دەنگدان ئەگەری هەیە ئەو وێزگەی هەموو بخاتە خەتەر و چونکە زەغت لەسەر ناخب دروستکردن و نەپاراستنی نهێنی دەنگدان لە تاوانە سوورەکانە و ئەگەری ئەو وێزگەی هەموو دەنگەکانی بەفی ڕۆ بڕوات
ئەگەر هاتوو بەم مۆدێلە بەردەوام بن بۆیە داوایان لێ دەکەین التیزام بکەن و هێز ئەمنیەکان پێیان سپێردراوە کە نابێت مۆبایل ببەنە ژوورەوە. باشە ینی ئەگەر کەسێک خۆشی لەسەر خواستی خۆشی بڵاوی بکاتەوە هەر دەچێتە هەمان خانەوە؟ بەڵێ بێشک هەر نابێت لە ئەسڵدا ڕێنمایەکان دەڵێ نهێنی پاراستنی دەنگدان کارێکی مقدسە پرەنسیپێکی ئەساسیە ئەو کەسێک کە دەچێت بۆ نمونە تو بتەوێت بەعالەنی دەنگ بدەیت ینی هەر نەچێ پشتی کابینە بەڕێوەبەری وێزگەکە دەبێت ناچارت کا بچێ پشتی کابینە ڕێگە نەدا ئەگە ناوەڕەخەکەی باتڵ دەبێت ینی لە دەرەوە دەنگ بدا برێ من دەنگ دەدەم و بێ منەتم نابیت یان بێ ڕسمی بگریت نابیت لە ڕێکارەکان هاتووە کە نابێت مۆبایل لەلایەن دەنگدەر بچێتە ژوورەوە بەداخەوە لە هەندێک بنکە و وێزگەی زۆر لە هەرێم و لە عێراقیش ڕێگە درراوە بەوەی بچن و لەوە خراپتر ئەوەیە بەس ڕێگەدان نیە بە خۆشیان دەچن لە سوۆشیال میدیا براوی دەکەنەوە ینی دەکە بەڵگە لە سەریان چونکە شارەکەی تێدایە و کاندیدەکەی تێدایە ئەو خۆ وەرەقەی تووشی هەڕەشە دەکا ئەو کەسە بەدەستی خۆی دەچیتن مەترسی دەخاتە سەر ئەو سندوقەی دەنگدان لەو وێزگە و بنکانەی کە هەیە. باشە دەنگ نەخوێندنەوە زۆر بوو ینی لاڵژانەکانی پێشووتریش زۆر جار بەڕێزی شتیانی باسەوە تەکە ژمارێکی زۆرەسن و دەنگیان نایخوێنێتەوە ینی ئەم حاڵەتە زۆر بوو ئەم جارە؟ نا ئەمجارە بە شێوەیەکی گشتی لە ڕێی فیس معالەجە کراوە چۆن ئێمە بە شێوەیەکی گشتی 2 ملیۆن و لە سەروی 2,300,000 دەنگدەرمان هەبوو کە کۆمسیۆن کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆری هەبوو ئەمە بەوە معالەجە کراوە کە ئەم 2,300,000 ئۆتۆماتیکیان لە عودەی تەحققیا لە ئەوەی با بڵێن ئامێری خوێندنەوەی دەنگدەر ناوی هەیە یەکسەر دەیباتە فیس ینی بە فیس وەری دەگرن بۆ حاڵەتی تایبەت کە با بڵین ئێستا پەنجەمۆرەکەی ناخوێنێتەوە لەبەر هەر هۆکارێک بی لە سەدا 5 با بڵین دەیبا بۆ فیس بە فیس دەیخوێنێتەوە و تێپەڕ دەبی ئەو حاڵەتی ئێمە تۆمارمان کردووە تا کاژمێر 12 لە هەر وێزگەیەک دانەیەک دوان سێ هەبووە کە لە ڕووی عملیەوە بۆ دەنگدانی تایبەت بۆ هەر وێزگەیەک تا 15 کەسیش ڕێگا دراوە کە بە پەنجە نەبێت بە فیس بەڵام کەسێک پەنجەشی نەخوێنێتەوە فیسشی نەخوێنێتەوە ناتوانین دەنگ بداو بێبەش دەبی لە دەنگدان. باشە کاگۆگر بەگشتی پێ چۆنە تۆ ساڵانێکی زۆریان چاودێری هەڵبژارنەکان هەز دەکەی خۆناغ بە خۆناغ هەندێک لەو قسە و ڕێنمایانەی کە ساڵانە دەکرێت بەردەوام دەدرێت بە گوێی خەڵکدا ینی سەقافەی دەنگدەری ئێمە بەرەو پێش شووە پرۆسەکە بەرەو پێش شووە بەگشتی هیچ گومان تێدانێ سێ کارکتەر هەیە کاریگەریان هەیە یەکەم کۆمسیۆن ئەزمموی باشتری وەرگرتووە ئامێرەکانی باشتر گرتووە سوودی لە ڕابردوو وەرگرتووە زۆر بەباشی دووەمیان دەنگدەرە کە بە دڵنیایی دەنگدەریش ئاستی هۆشیاری زیاتر دەبێت ئەوەی کە گرفتمان لەگەڵیەتی و گەشە ناکە پارت و لایەنە سیاسیەکانی کە چێبڕچێ دەکەن لایە زال ئەو کەرەستە و مۆدێلە خراپانە بەکاردێنن کە لە ڕابردوو بەکاریان هێناوە ئەویش کاریگەری دروستکردن و زەختە لەسەر دەنگدەر ناچارکردنیتی بۆ دەنگدان ئاشکراکردنی دەنگەکەیەتی ئەمەی لێ دەرچێ دوو لایەن گەشەیان کردووە لایەنە هێشتا پێویستی بە گەشەی زیاتر هەیە. باشە کاگۆگر ینی خۆشببختانە باسیلۆکی خروقاتی زۆر گەورە و ینیان دێجارێمە شەڕ و پێکەڵپژان وانەمان دەبینی لە بەردەم بنکەکانە ئەم جارە ئەوانە نییە ینی هیچ تێبینی لەو بابەتانە نەکراوە بە تایبەت لە دەنگدانی تایبەت ئەمانە ڕووی دەدا ئەنی هیچ حاڵەتی لەو شێوازانەمان نییە. بە سەراحەت بیڵێم لە کوردستان ئەمە زۆرێک لە ڕێکار گیراوە تەبەر پێم وایە لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی پێشمەرگە ئەمەی زۆر کەم کردەوە ئەویش ئەوەیە دەنگدەرەکان یان هێزەکانی پارتی و یەکێتی بنکەی جیاوازیان بۆ دیاری کراوە لەیەک بنکە بە هاوبەشی دەنگنادەن ئەگەر هێزی هاوبەشیش بن بۆ نمونە ئێستامە لەو بنکەین کە بنکەی ئەحمەدی خانیە لە شاری هەولێر کە ئەو بەرنامە پێشکەش دەکەین تێیدا ئەو بنکەیە بەشی زۆری سەداسەتی ئەگەر شتێک کەم زیاد هەمووی دەنگدەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێیە بۆیە پێکدادان کەمتر بۆتەوە لەوەی کە هەیە هەرچەندەوە خراپە بۆ مەوزوعی کاریگەری دروستکردن لەسەر دەنگدەر بۆی کە ناچار دەکرێت دەزانن ئەو دەنگە یەک لایەنایی تێکەڵاو نییە بۆی بزر ببیت تێیدا چێ دەنجی بەچێداوە بەڵام ئەم حاڵەتە لە هەڵبژانی کوردستانیش پیادەکرا کە پێم وایە لە دەنگدانی تایبەتدا پێکدادان یا کلاش ئەوەی ڕوبەڕووبوونەوە زۆر کەم بۆتەوە هەر نەماوە لەبەرەوەی لەو سنوورەی یا لەو شوێنانێک کە هەیە دیارن دەنگدەرەکان بە
ئەوامرەکانیان لە بۆ دێت لەگەڵ کەسە بەرپرسەکانیان بە هێواشی دەستنە ژوور بچێ بڕچێنیە مل بەملانێنی دابەشیان کردوون و کەمکردنەوەی ژمارەی بڵین لە 450 بۆ 300 ئەوەش کاریگەری خۆی هەبووە لەوەی کە بەهێمنی بڕوات ئامێرەکان فشاریان لەسەر نەبێ کارمەندەکان فشاریان لەسەر نەبێ ئێستا ئەمە لە وێزگەی هەین ممکنە 85% دەنجیان داوە ینی لە وێزگەیەک تازە 7 کەس ماوە دەنگ بدا لەوی تری 8 کەس ماوە فبەنەتیجە ئەو پرۆسەیە حقت عددی ئەو سعاتانەشی پێویست نابێت کە تا سعات کاتژمێر 6 دەبێت بمێنن هەتا ئامێرەکان ڕادەوەست کاگۆگر بە بڕای تۆکو شارەزایکی ئەم بوارە ئەنی ئەمە دو پرسیاریشمە نەتیجەی دەنگدانی تایبەت زۆر جار هەری تر ئێوارە کە سنووخەکان با بڵێن بنکەکان داخران نەتیجەکان ئەعلانە کرێ ئایا ئەلانکردنیەم نەتیجانە کارێکی باشە گونجاوە یان نا بە پێچوانەوە بێ بخرێتە دوای دەنگدانی گشتی چۆنیانی ڕای تۆ چییە؟ ئێمە وەکو پرەنسیپی نێودەوڵەتی دەڵێن هەموو پرۆسەیەکی دەنگدان باشترین شێوازی ئەوەی لە ناو وێزگەکە کۆتایی پێبێ هیچ شتێک دوا نەخرێت چکە هەر فرسەتێکی دواخستن ئەگەرێک دەخاتە پێش و بۆ زانینت لە ڕابردوو کە ئیعلان نەدەکرا من بۆ خۆم یەکێک بووم لەوانە کە لە مەراکزی عەد و فەرزی یەدەوی کە پێیان دەگوتیا تایبەت لەوێ دەنگەکان دەبیندرا سندوقەکان دەکرانەوە بۆ بزان چێت چەند دەنجەیە ئەوەی کە ئێستا گوزەر دەکا عینەیەکی بچکۆلانەیە بەگشتی 10% دەنگدەران پێک نایەنێ بۆیە ئەو کاریگەریەی نییە بەڕێی من کارێکی باشەکەن کە کۆمسیۆن هەژماری دەنگەکان لە شوێنی خۆی دەکا و نەتیجەکانیش دەداتەوە لایەنەکان ئەمە با بڵێن کۆمسیۆن ئیعلانی ناکە وەکو ڕێژە دەڵێ ئەوەندە بەشدار بوون چکە ئەو ڕێژەیە ئەوە پێک نایەنێت کە دەرەنجامی کۆتاییە بۆ ڕێژەی دەنگدانی گشتی چونکە ڕێژەی دەنگدانی گشتی زێتر لە 90% و لەوێ هەندێک جار ئەگەر یە کاندیدێک بەهۆی دەنگدانی تایبەت ژمارەیەک لە دەنجی هەبێت و وا هەست بک کە براوەیە بەڵام لە دەنگدانی گشتی هیچ دەنجی بۆ نایەوی کەسێکتر پێش ئەو دەکەوێت فبۆیە ئەمە قیاس نییە و پێشم بەپێی پرەنسیپ و بەپێی ڕای ئێمەش ئەوەی کە ئێستا گوزەر دەکات کارێکی باشە دواخستنی خراپە لەبەرەوەی ئێمە دەچینە پرۆسی دەنگدان هەمومان بە ئاسانی و بە سەهلی دەمانەوێت بزانیت چ ڕووی داوە لەو ڕۆژە کۆمسیۆن ئێستا هەنگاوێکی تریشی ناوە کە زۆر جێی دەستخۆشەی وادارم سەرکەوتوو بن تێدا ئەپێکی دروست کردووە لە ناو موقعی خۆیان کە لەوێ وێزگە بە وێزگە بارکۆدەکە دادەنێن ینی هەر هاوڵاتیەک دەتانی بزانی لە چ وێزگەیەک چێ دەنجی بە چ داوە ژمارەی دەنجیلایەن و گروپەکان چەندە ئەمە بە نوێنی نامێنێتەوە چکە خۆی بەشێکی پرۆسەی دەنگدان شەفافیەتە چەندی شەفاف بیت ئەوەندە ئاسانتر بارودۆخەکە دەبیندرێ بۆ ئێمە پێمان وایە بە ئەمە کاریگەری سەلبی نییە لەگەڵەوەی هەندێک ڕێی هەیە دەڵێت باشە دوا بخرێت بۆ ئەوەی نەبێتە پروپاگەندە چونکە بەداخەوە کۆمسیۆن ڕای ناگەینی و قەدەغەشە خەڵکی تر ڕایگەینی ئێمە بین بڵین پارتی چەند دەنگویە چێتی چەند دەنجێناوە و حزبەکانی تر چەند دەنجانەوە چونکە بۆ نمونە جەنابەت دەزانی معلومە لە کوردستان هێزەکان لە بینی پارتی وێچێتی دابش بوون خۆ دەنگەکان ناچێ بۆ حزبی داوە بۆیە ئەمە زۆر ڕوونە ئەلانی کەن ئەلانی نەکەن ئەمانەی زانن دەنگەکان چۆنە چەندی شەفافیت زیاتر بی ئەوەندە کارەکە باشتر دەبێت بەڕێز کاگۆگرچەتۆ ڕێخەری گشتی تۆڕی شەمەز بۆ چاودێری هەڵبژاردنەکان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان